سمینارێک شەمەی ڕابردوو لە ئافیسی شوڕای بەرگری نیشتمانی لە پاریس پێکات کە تێیدا سیاسەتوانان و دیپلۆماتانی باڵای ئەوروپا و ئەمریکا تێیدا بەشدار بوون بۆ ئەوەی داوای دادوەری بۆ قوربانیانی کوشتاری 1970 زانی لە ئێراندا بکەن. ئێدوارد ڕاندەڵ فەرمانداری پێشووی پنسیلڤانیا کوتی تەنیا یەک ڕێگای ئازادی لە ئێراندا هەیە و ئەویش گۆڕینی ئەو ڕژیمەیە. برنارد کۆشنێر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسا وەک بەشداری سمینار گوتی ئەو کات کە ئەو کوشتارانە لە ئێراندا ڕووی دەدا لە خۆم دەپرسی کە لایەنگرانی مافەکانی مرۆڤ لەکوێ بوون و چیان دەکرد. دەبێت دادگایکی تایبەت بۆ دادگایکردنی جنایەتەکانی مەلاکان پێک بێت. چەندی هۆ هەیە کە خەڵکی ئێران ئێستا بەرامبەر بەو کوشتارە ناڕەزاتی دەرنابڕن. یەکێکی باریک کۆلتۆریە. ئێمە لە کۆلتۆرێکە ئاژین کە مەسئولیت سیاسی نەکەس باحتاگرن نەخەڵک داوای ئەواکەن لە دەسەڵاتدارەکان کە قبوڵی مەسئولیتکەن بۆ تاوانانە کە لە حەق خەڵکی گەلی ئێرانە کراوە چی لە مێژووە چ لە ئێستا. مشکێشەیەک تری کێشەی ئابووریە. خەڵکی ئێران ئەوەندەگی ڕۆزایی کێشەی ئابوورین کە ئێتر ئەوە بەسەر سیاست و شتانە تەمەرکۆز ناکەن. مشکلە تریشیان ئەوسەکە ئەم جنایەتانە هەروایە دامێ هەست، یانە وەهانەیە کە تەواو کراوێ ئەم سێدارەدانە ئەم کوشتراوە لە مانگی ئاگۆستا هەروەکە ئەزانی زیاتر لە 48 کەس ئەدام کرا، مەخصوصەن 48 کورد ئەدام کرا لە ئێرانە کە ئێران ئەترافی کرد بە 24 کەسی. گرفتێکی تر لە ڕادەی نێونەتەوەیدا گوشار ناخرێتە سەر ئێران کە دەگەڕێتەوە سەر ڕێکەوتنی ناوچی. ئەم واقعیەتە کە ئێستا ئێران دیڵی کردووە لەگەڵ ئەم کشوەری 5 بەعلاوەیەکە لەسەر تەسیلاتی هەستەیی و ئەمانە ئەو فشارەکە جاران بەسەر ئێرانە بوو لە دیدگای نێونەتەوەیی و ئێستاتر نەماوە. ئەمانە گشتی مشکڵی جا دەکا لەسەر ڕێ ئەو کەسانەیە کە هەن بەدوایەوە کە محکوم بکرێن ئەو کەسانە کە لە دامی 1980 دەستیان بووە. بەڵام غێرە ممکن نییە کە تۆ بتوانی ئەمانە بکێشنی بە دادگای لە هاوە جووا زۆر جرم و جنایەتێکە لە 1970 تا ئێمڕۆ کراوە پەسی بێنەوە لە ئەشە خەڵک زۆر شێبەشێنێ. لە گەلاوێژی 67 دوای پەسەندکردنی ئاگربەسی شەڕی ئێران و عێراق ئایەتوڵا خومەنی لە ڕێگای نامەیەکی نهێنی کە لە نێو کاربەدەستانی بەندیخانەکاندا بڵاوکرایەوە فەرمانی کوشتاری هەزاران بەندکراوی سیاسی دا ئەوانەی کە ماوەیەکی زۆر لە بەندیخانەدا مابوونەوە و گەلێکیشان ماوەی بەندیان تەواو بوو. ئەو بەندکراوانە زۆربیان لایەنگران و هەوادارانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵک و هەروەها ڕێکخراوەکان و گروپەکانی دیکەی چەپ بوون. ئایەتوڵا خومەنی لە فەرمانەکەیدا هوشداریدا ڕحمکردن بە کەسانی دژ بە خوا ساویلکەییە، جددیبوونی ئیسلام لە بەرامبەر دژمنانی خوا لە ئەسڵەکانی گومان لێنەکراوی نیزامی ئیسلامیە. هیوادارم بەرخ و چینەی شۆڕژێرانی خۆتان بەرامبەر بە دژمنانی ئیسلام ڕەزامەندی خوای گەورەوە دەستبێنن. موسەوی ئەردەبیلی کە لەلایەن خومەنی و قازی شەرە دیاریکرا بەم بڕیارە تووشی گومان دەبێت و لە ڕێگای ئەحمەدی خومەنی دەوێت سەبارەت بەم بڕیارە دڵنیا بێت و نامەیەک بۆ بابی بنووسێت. یەک لە پرسیارەکانەوە دەبێت ئەوانەی دادگایش نەکراون هەریادان بکرێن. خومەنی لە وەڵامدا بۆ ئەحمەدی کوڕی دەنووسێت بە خێرایی دوژمنانی ئیسلام لە ناوبەرن سەبارەت بە پێڕاگەیشتن بە دۆخی پەروەندەکان لە هەر حاڵەتێکدا کە دەستورەکە خێراتر جێبەجێ بکرێت ئەوە جێگای مەبەستە. بۆ جێبەجێکردنی ئەو دەستورە شاندایەکی 5 کەسی پێکات کە بە شاندای مەرگ ناوی دەرکرد. فایڵێکی بڵاوکراوی دەنجی کۆبوونەوەیەکی ئایەتوڵا منتەزیری لە 24 گلاوێژی 67 کە ڕووی لە ئەندامانی سەرەکی شاندای مەرگە و بەتوندی داخاتە بەڕەخنە و بە تاوانبارانی مێژویان دەزانێت. لە ڕوانگەی منەوە گەورەترین تاوان لە کۆماری ئیسلامی لە سەرەتای شۆڕشەوە تا ئێستا ئەنجام درا و لە مێژوودا ئێمە محکوم دەکات بە دەستی ئێوە کراوە لە دەستگای قەزاییدان و لە داهاتوودا ناوی ئێوە وەک تاوانکارانی مێژوو دەنووسن. لە نێو کوژراوەکان کەسانێکی زۆری تێدا بوون کە تەمەنیان لە 18 بۆ خوارێ بوون. منتەزیری لە نامەیەکدا بۆ خومەنی داوا دەکات کە کوشتنی چەند هەزار کەس لە چەند ڕۆژدا کاردانەوەی باشی بنابێت و داواش دەکات باژنانی دووجیان لە سێدارە نەدەن چونکە بۆ کوشتنانە ئاکامێک دەست نەکەوتووە و تۆوی ڕقوچی نەدەچێنین. وەڵامی بنەماڵەکان چۆن بدەینەوە؟ ئەو هەمووە بە کۆماری ئیسلامیمان هەڵاگوت، ئەو هەمووە گوتمان شاو ڕەزاخان خەڵکیان ئەعدام کرد، شاد چەند کەسی ئەعدام کرد، وەرن بای ئەعدامەکانی خۆمان لەگەڵ هین ئەوان بەراورد بکەین. دوای نووسینی ئەو نامانە ئایەتوڵا خومەنی لە وتارێکی دژی منتەزیری لە 8 خاکەلەوەی 68 ئەوی کە وەک جێگری خۆی دیاری کردبوو لابردوو دەستوریدا لە ماڵدەست بەسەری بکەن. هەڵبەت ئەو بابەتانەی کە لە فایلی دەنجەکەدا هەن پێشتریش ئایەتوڵا منتەزیری لە کتێبی بیرەوەرەکانیدا نووسی بووی
بەڵام داخوا گرنگی ئەو فایڵەی لە چیدایە؟ بێجگە لە ئەمانەتداری و جگە لە گوتنی ڕاستیەکانی مێژوو هیچ هۆیەکی دیکە نییە. گەلێک کەس کتێبی بیرەوەریەکانی ئایەتوڵڵا مونتەزریان خستە ژێر پرسیار چونکە بە شێوەی نووسراو بوو، بەڵام ئەو فایلە دەنگە پشتڕاستی ئەو وتانەیە کە لە کتێبی بیرەوەریەکاندا هاتووە. بەرپرسانی ئەو کاتی بەندیخانە لە زمانی کاربەدەستان باسی شێوەی بێبەزیانەی ئێعدامکردن لەو سەردەمەدا دەجێرنەوە کە خۆیان شاهدی ئەو کارە ساتە بوونە. گفتن سەقیل‌هایی درست کرده بودن. دەیگوت جەڕەسەقیلی وایان دروست کرده بوو واتە سڵنگ کە میلەیەکی درێژی هەبوو کەنەوە ئەڵقەیان پێوە هەڵواسی بوو. جەڕەسەقیلەکە دەچۆ خوارێ و 9 نەفەریان لێ دەبەست و جەڕەسەقیلەکە ئەوانی هەڵدەکێشا لەبەر ئەوەی بربڕەی گردنیان نەدەشکا ئەو کەسانە لاقە فڕکیان دەکرد هەتا لەو ئاسمانە گیانیان لەدەست دەدا. لە گۆڕستانی خاوەران چەندین چاڵ و قەتعیان ساز کرد بوو کە دوای ئێعدامکردن بە کامیۆن ئەو کەسانیان لە نێو گۆڕەکانی بە کۆمەڵ تێدا هەڵدەڕشتن. یەکێک لاندامانی بنەماڵی قوربانی ئەوەی بە چاوی خۆی دیت بوو دەیجێرێتەوە کاتێک لەگەڵ چەند بنەماڵی تر بە دوای قوربانیەکاندا دەگەڕان. پلاستیکای سیاه‌رنگی از زیر خاک زده بیرون کلاغ. دیتمان پلاستیکی ڕەش سەریان لە ئارز هێنا بۆ دەر، قەلە ڕەشی زۆریان لەسەر نیشت بوون، پارچەی جلوبەرگ لە ژێر خاک هاتبوونە دەر. ئێمە گێژ و سەرسوڕما بووین، باوەڕمان نەدەکرد، ینی ئەوانەی ئازیزانی ئێمن کە خستیانەتە نێو ئەو کەناڵانە، ینی ئەگەری ئەوەی هەیە کە بەڵایەکی ئەو تۆیان بەسەر کوڕان و کچانی ئێمە هێنابێت. ئەوانەی کە بەرپرسانی بڕیاردان و جێبەجێکردن بوون ئێستا لە نێو کۆماری ئیسلامیدا بەرپرسایەتی باڵان هەیە. کێشەی گەورەتریشەوەیە کە ئەوانە کە ئەو کاتە مۆنتەزەری لەگەڵیان قساکە وەک ئیبراهیمی ڕئیسی، حوسین عەلی نەیری، مستەفا پور محەممەدی ئەو کاتە دەسەڵاتدار بوون، ئێستاش دەسەڵاتدارن. یانە کەسانە کە ئەم جنایەتیانە کردووە ئەم تاوانیانە لە دژی مرۆڤ کردووە هێشتا دەسەڵاتیان هەیە لە ئێرانەوە وەزیەتیشیان باشتر بووە. ئاماری جۆرا سەبارەت بە ژمارە ئەو ئێدام کراوانە هەیە کە ڕەنگە هەزاران کەس بگرێتەوە. روایت معاونەت وزارت اطلاعات و شخصیت بە جۆرەی گێڕانەوەی جێگری وەزارەتی ئیطلاعات و کەسایەتی باڵای ئەوەیە دەڵێن نزیکەی 20,000 کەس لە تاران و ئوستانەکان عیدام کران. ئەو ئاماری کە بە ئاغای مونتەزەری گەیشت بوو تەنیا ئاماری کوژانی بەندیخانەی ئەوینە. تەنانەت بە پێی هێندێک سەرچاوە ژمارەی کوشتاری ساڵی 1367 زاینی دەگاتە 30,000 کەس. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.